Let's go play. Let's go play. Go girl. Yeah. مۆرگان کرۆک دەزانێت چۆن پەیوەندی لەگەڵ سەگەکەیدا بکات. Drop. Good job. Beep. Good girl. Catch. Yeah. وەک زۆربەی خاوەن ئاژەڵەکان دەزانێت کە شتێکیان دەوێت بە خوێندنەوەی زمانی جەستەیان. More pets. بەڵام ئێستا داواکاریەکانی ڕۆژانە زیاتر دەرەکەون کاتێک ئاژەڵەکانیان پێدەنێن بەو دوگمانە کە پێشتر هەندێک وشەیان لەسەر تۆمار کراوە. Wet food. I started off a skeptic. بە دوودڵیەوە دەسم پێکرد ئیتر دەمزانی کە یا داوای دەرەوە یان یاریەکی تایبەت دەکەن. بەڕوونی لە ڕێگای دوگمەکانەوە پێت دەڵێن شتەگەلێک هەن فێر بوون. That they're able to give you via the button. ئاستی ئەوڕونیەی کە توانای ئەویان هەیە لە ڕێگەی دوگمەکانەوە پێت بڵێن بێهاوتایە. ئەلبەتە چەند شتێکی لێوە فێر بووم کەوە کەسێک کە 16 ساڵە بە شێوەیەکی پیشەیی لەگەڵ ئاژەڵەکاندا کار دەکەم ئەگینانم دەزانی. ئەم خانمە وەک پیشەکەی ڕاهێنەری سەگە سیستیمێ بەکاردەهێنرێت بە فلۆین پاد ناسراوە کە دەتوانێت دەنجی خۆی بەکار بهێنێ بۆ بەکارهێنانی وشەکان. Ball. ئەمەش بە تایبەتی یارمەتیدەر بووە بۆ پشیلەکەی جاسپەر کە نابینایە. Kibble. Having the buttons and a voice. هەبوونی دوگمەکان و دان بۆ پشیلەکەم کە چاوی نییە ئاراستی بکات ژیانی گۆڕیوە کە من لەو باوەڕەدا نەبووم بەو چەشنە بێت. For life in ways that I could have never anticipated. لەو باوەڕەیەدا خەڵکێکی زۆر لەگەڵ ئەو ئاژەڵانی کە لەگەڵیاندا دەژین لە پەیوەندیدان. بۆیە بەهۆی دوگمەکانەوە دەبینی خەڵک ئەوە تۆمار دەکەن کە ئاژەڵەکانیان زیاتر پێویستیان بە چییە وەک کەسێک کە پاشخانێکی زانستیم هەیە بەڕاستی ئەوە سەرسوورهێنەرە. کۆمپانیای فلۆین پاد ئاپێکی پەرە پێداوە کە خاوەنەکان دەتوانن بەکاری بهێن بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر ئاژەڵە ماڵیەکانیان ئاگاداری ئەوە بن ئاژەڵە ماڵیەکانیان چی فێر بوون. So I've been logging Jasper's data for نزیکەی 2 ساڵە داتای چاسپەرم تۆمار کردووە توانیومە بزانم کە زۆرترین دوگمە کامانن کە قاچی پێداناون. فەدریکۆ ڕۆسانۆ مامۆسای زانستە لە زانکۆی کالیفۆرنیا لە سانتیاگۆ توێژینەوەیەکی گەورەی لەو بارەیەوە ئەنجام داوە. وەک هەر ئامرازێکی دیکە پێویست ناکات هەموو کەسێک لە ماڵەکانیاندا بەکاری بێنن یان فێری بەکارهێنانی بێت بەڵام بۆ هێندێک کەس و هێندێک ئاژەڵ دەتوانێت سوودمەند بێت. شتێکی ڕوونە سیستمەکانی وەک ئەمە بەڵێنێکی زۆر لە هەکبەیدایە بۆ داهاتووی پەیوەندی نێوان ئاژەڵە ماڵیەکان و خاوەنەکانیان. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی جولی تابۆ لە ڤێرجینیاوە.